حتا ئێوارە زۆر لەو 100 کەسە زیاتر دەبێتن ئەگەر بانقی خوێن بتوانیتن خوێنەکە بە تەواو وەربگریتن کاتژمێر نوۆی بەیانەوە تاکو ئێوارە هەمیشە خوێن بەخشان بەرەو بانک خوێندێن خوێن دەبەخشن. ئەو ساڵ یەکەم ساڵە کە بانقی خوێنمان هەڵبژاردیا و ئەو کەسانە هەڵبژاردی کە پێویستیان بە خوێنیان خوێن دەبەخشن. بەڵام ئەمە هەموو ساڵێک لەو ڕۆژەیدا لە یادی لەدایکبوونی سەروەرمان چالاشێکی جیاواز ئەنجام دەدەین کە هەر جارێک و لە بۆ شتەکە بنمونە نەخۆشانی توشبووی شێرپەنجە یان ئەو کەسانێک کە منداڵانی کە لە ویلادەینە و لەدایک دەبن بنمونە ساڵی پار هەر ئەو ئیشەمان کرد لە هەمان ئەو ڕۆژەیدا چوین لە نەخۆشخانە ویلادە هەر کەسێک ناوی منداڵەکەی لێ نابە محەممەد ئەمە ڕاستەوخۆ لێندەر خەڵاتمان دەکرد و ئەو ساڵ شتەکەمان جیاواز کردیا هەر کەسێک پێویستی بە خوێن بیتن ئەو منداڵانی کە توشبووی نەخۆشی تەلاسیمان جگەلەوەی کەوا من سپۆنسەرم پێیا کردی سپاس لە بۆ پێشانگەی جوجمامەش کە هاوکاری کردیمە لەوێن دەر ئەمە داشکانیان لە بۆ دەکەن دیاری تایبەتمان لە بۆیان دانایە و جگەلەوە ئەو کەسانێک کە خوێنیش دەبەخشن بە هەمان شێوە وەسڵێکمان لە بۆیان کردی کە داشکانیان لەوکەن جگەلەوەی نیوەڕخوانەشمان ئامادە کردیا لە بۆ بەڕێزانێک هەوا لێرکوانە لە بان خوێن دەبەخشن وەکو سپاسێک لە بۆوان کە ئەوان منداڵانی توشبووی تەلاسیمیان لەبیر نەکردی وەکو سپاسێک کە ئەوان بەدەو ئەو خەڵکەی دادێن ئەمەش ئەکیید دەبیتن سپاسیان بکەین و بە کەمترین شتیش کە بتوانین بکەین ئەمەش پاداشتەشان بکەینەوە. ژمارەیان چەندە ئەو گەنجانەی ئەمڕۆ خوێنە بەخشن؟ زیاتر لە 100 کەسن چونکە 100 کەس ئامادەی خۆی دەربڕیا و دڵنیاشم حتا ئێوارە زۆر لەو 100 کەسە زیاتر دەبێتن ئەگەر بانقی خوێن بتوانیتن خوێنەکە بە تەواو وەربگریتن تەمان زۆر مادوونە. ئێمەش وەکو کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان هەر ساین بە هەڵمەتێشتری خوێنبەخشین چونکە ئەمە پیشەی چەندی ساڵەمانە زیاتر لە 15 ساڵە لەم ڕۆژەدا هەڵمەتی خوێنبەخشین دەکەین بۆ توشبانی تالاسیما و شێرپەنجە و ئەو کەسانێک کە پێویستیان بە خوێن بێت. لەم ڕۆژەدا چەند کەس خوێنە بەخشێن واروە تاوکەی بەردەوامەبن ژمارەیان چەندە؟ لە کاتژمێر نوۆی بەیانەوە تاکو ئێوارە هەمیشە خوێن بەخشان بەرەو بانک خوێندێن خوێن دەبەخشن زیاتر لە 100 بتڵ خوێندابین دەکرێت ئەمڕۆ بۆ نەخۆشانی توشبووی تالاسیما و شێرپەنجە و کەسانی پێویست بە خوێن.